یەکێک لە پێکاتە سیما گرنگەکانی شار بە مانە مۆدێرنەکەی بریتێ لە سەروەربوونی یاسا و ئازادی گشتی و دادپەروەری بۆ هەمووان هاوشان لەگەڵ سەقامگیری ئابووری و ئەمنی کە ئەمانە کۆڵەکەی گرنگی شارن لە تەک کۆڵەکەکانی دیکەی پێکەنانی شاردا بە مانای سیاسیەکەی بەداخەوە بەدەر لە دۆخی چەقبەستووی هەرێمی کوردستان بەدەر لەو هەموو کێشەوە گیر و گرفتانی یەخەی هەرێمی کوردستانی گرتووە لەسەر و هەموویانەوە شکاندنی شکۆی مرۆڤ و پێشێتکاریەکانی مافی مرۆڤ کە لە راپۆرتەیەک لە دوایەکەکانی ڕێکخراوە نێودەوڵەتی و ناخۆیەکان ئاماژەی پێدەکرێ و لە کۆتا راپۆرتی تایبەتی یۆنامی تیشە خراوەتە سەر سەرجەم پێشێتکاریەکانی ڕێکخراوە نێودەوڵەتی و ناخۆیەکان سەبارەت بە مافی مرۆڤ لەم هەرێمەدا بەگشتی هاوکات لە پاڵ هەموو ئەوانەدا بارودۆخی ئەمنی و ئابووری پارێزگای سلێمانی لە ماوەی دواییدا وای کرد ناوچەکانی سلێمانی و دەوروبەری سیمای شارستانیەت و ڕۆشنبیری لەدەست بدەن کە ئەم ناوچەیی پێدەناسرایە و لە ئەنجامیشدا بارودۆخێکی وا هاتە ئاراوە هەموو تاکێک ترس و دڵەڕاوکەی وەهای بۆ دروست ببێت کە دڵنیا نەبێت لە پاراستنی سەر و گیان و ماڵی بەڕێزان ئێمە وەکو فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی وێڕای ئەم بەیاننامە کە ئەمڕۆ سەرەتای هەڵمەتێکە کە وەکو فیدراسیۆنی ڕێکخراوەکان ڕامانگەیاندووە بە ناوی هەڵمەتی گەڕانەوەی شکۆ بۆ شاری سلێمانی کە ئەم هەڵمەتە بەم بەیاننامە بۆ بەم کۆنگرە ڕۆژنامەنووسی ئەمڕۆ دەستی پێ کردووە و بە دوایە چەندین کار و چالاکی تر